پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. سڵاوتان لەبێ هەموو کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 16 شوباتی 2024تان پێشکەشەکەین بسەرمان بن. دوێنێ پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان جارێکی دیکە داوای ئەنجامدانی دیداریان کرد. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی 5 مانگە ناتوان هیچ زانیاریەک لەبارە وەربگرن داواکارێکی وینیان پێشکەش کرد. هەریەک لە ڕازی ئوستورێک ڕێزان ساریجان مەسڵم دینج فاق ئوزگور ئەڕۆڵ پارێزەرانی نووسینگی یاسایی سەدە بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و عومەر خەیری کۆنار حاملیاڵ درمەوەی ساکتاش ئەنجام بدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێبەراتی زیندانی ئەمرالیان کرد. پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوە بە تەواوەتی ماوەی 35 مانگ دەبێ بچراوە هیچ وەڵامێکی داواکاری بۆ دیدار نادرێتەوە. هەندێک جار دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن کە سزای دیسپلین هەیە. مافی دیدار لەگەڵ پارێزەران و خانەوادەی ڕێبەر ئۆجەلان سێ زیندانی تر بە بیانووی سزای دیسپلین ڕێگری لە دەکرێن لە نێوان ساڵانی 2021 بۆ 2023 لە هەر سێ مانگێکدا لایەنی کەم 5 سزای دیسپلین بەسەر ئۆجەلاندا و زیندانەکانی دیکە سەپێنراوە. چاوپێکەوتنیان ڕێگری لێکراوە. سەرەڕای هەموو سەردان و تانەکان هۆکاری سزای دیسپلینەکان و ژمارەی دۆسیەکان لەگەڵ پارێزەراندا باس ناکرێت. لە درێژەی کار و چالاکیەکانیش هەر بۆ ئازادی جەستی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 82مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵوەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە و چالاکیەکە لە ڕۆژی 82میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. لە ساڵێدی پلانگەڕی شومەکەی 15 شوباتە دژی ڕێبەر ئۆجەلان و ژنانی بناری خەندیل ئاماژە بۆ دەکەن بێگومان ئەمڕۆ ئیمرالی بۆتە خوێندنگایك بۆ گەلی کورد و گەلانی ئازادی خواست دەشڵێن دەوڵەتی تورک هەسیان بە مەترسی کرد لەسەر دەسەڵاتی خوان بۆیە دەستیان بە پلانگەڕی نێودەوڵەتی کرد. بێگومان زلهێزان بوونە هۆکاری ئەوەی کە گەلە کۆمنتێک پێش بێخن کە ڕێبەر ئاپۆ بکەنە ناو زیندانی ئیمراڵی بەڵام بێگومان زیندانی ئیمراڵی ئەوڕۆ بۆ مەکتەبێک بۆ گەلی کورد و گەلی ئازادی خواست و هەموو خەڵکیش لە پێناو ئەو فەلسەفەی و ئایدۆلۆژیای ڕێبەر ئاپۆدا بۆ بەدڵداری ئازادی و هەرکەس بۆ پێوانی ڕێبەر ئاپۆ بێگومان و دوو هەدەف و ئامانجێکی خۆی کەوت و هەدەف و ئامانجەش ئێستا دەبینی کە لە هەموو گۆڕۆپانەکاندا کار و خەبات دەشتە پێش و لە زاپ و ئاواشین و مەتینان بگرە هەتا دەرەوەی وڵات چالاکی بۆ ڕێبەر ئاپۆ بەڕێوە دەچێت مەشی ئازادی بەڕێوە دەچیوە هەر لێرەشدا وەکو خەڵکی بناری قەندیل ئەو مەشی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ سڵاو و پیرۆز دەکەم و ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ و چارەسەری سیاسی بۆ پرسی کوت وەکو گەلی بناری قەندیل سڵاو دەکەین و هیوادارین سەرکەون و سەرکەوتنیش بێگومان مافی ئێمەیە و حەقی خۆمانە کە ئەو ئازادیش ئێمە بەدەستی بینی. چارەسەری بۆ گەلی کورد بێگومان گەلی کورد پێویستە ببێتە گەلێکی نەتەوەی ببێتە گەلێکی نیشتیمانی گەلێکی میلی یەکدەنگ یەکدەست و ئەو یەکگرتنەش دەبێتە هۆکاری هەوێنی ئازادی گەلی کورد کە بتوانین یەک نیشتیمانمان هەبێ یەک دەنگمان هەبێ یەک وڵاتمان هەبێ. ئەندیارە کەوتونە 25 ساڵ تێپەرچ و بەسەر پلانگەڕی نەونەتەوەیی سەر ڕێبەر ئاپۆ و دیارە ئەو تەجرید و ئەشکەنجە دیارەی کە کراوەتە سەر ڕێبەر ئاپۆ سەرۆکی گەلی کوردان کە دیارە ئامانج لەوەدا ئەوەیە کە ینی بندەستکردنی گەلی کوردان بە تایبەت وە گەلانی ئازادی خواست کە ڕێبەر ئاپۆ ینی بەو فەلسەفە و بەو سیستەمەی کە داینابوو سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیک داینێ بۆ نەک هەر بۆ گەلی کورد بەڵکو بۆ هەموو گەلانی بندەز و هەموو گەلانی ئازادی خواست ینی پێویست بوو بۆیە ئەنی دەوڵەتانی
داگیرکرد دەوڵەتانی زلهێزان کە هەستیان بۆ مەترسیە کرد بۆ سەر نەک بۆ سەرگەلی بۆ سەر داگیرکارانی دەوڵەتی داگیرکەن بۆ هەموو گەلانی جیهان زانیان کە مەترسی هەیە بەهۆی ئەو سیستەمە و ئەو سیستەمەی کە دایناوە کە ئەو فەلسەفە و سیستەمی دیموکراتیت کە دایناوە یعنی علی زەنگەنە سەسەدمەداری کورد باس لە پلانگەڕین و دەوڵەتی و ئازادی جەستی ڕێبەر ئۆجەلان دەکا و ئەو دەڵێ دەوڵەتی تورک بە زیندانیکردنی نەیتوانی و ڕێگری لە فکرەکەی بکات تا ئازادیش نەبێ ناوچەکە ئارامی بخۆنە بێنە چونکە فکر و فەلسەفەکەی بۆ ئازادی هەموو گەلانی بندەستە. لە ڕووی سیاسی وڵێ لە ڕووی ئابووری ئەڵێ لە ڕووی سەربازی و ئەڵێ یعنی ئەوەی ئاپۆ دەستی بردبووی بە حەق مەشخەڵێک بوو بۆ ئازادی خوازانی جیهان. اینجا لە ڕووی فکری و سیاسی و فەلسەفی خۆیشەوە ئەگەر بە نووسینەکانی لە کتێبەکانە هەبوو بێت نەماوە وەکو مەکار مارکس یان ئەوە نییە تۆ هەر فەلسەفە بخوێنیتەوە ئایا بۆ گۆڕانکاریەکانی چیت ئایا ڕۆڵە چییە بۆیە یعنی ئاپۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان فەلسەفەکەیشی هاتە جێبەجێکردن. بۆچی هاتە جێبەجێکردن؟ مەتەنەن کێشەی نەتەوەی کورد لە باکوور و هەروەها فکرەکەی کە دەنگداوە لە جیهان. ئێستاکە ئەتوانی بڵێ بە عەمەلی ئازادی ژن، ئەو ئازادی ژنە کە ئۆجەلان باسی کرد هەر ئەوە نەبوو لە کتابەکە هەبێت. من ئەتوانم بڵێم لە هەموو دنیا جگە تەبعاً سەبتە ئەوروپا جیایە ئافرەت مافی هەیە و کۆمەڵێ شتە و بەڕێزان عومەر حسێن ئەندامی دەستێ بۆ ڕێبەری تەبگەری ئازادی لەبارەی پلانگەڕین و دەوڵەتی لە دژی ئۆجەلان و هەوڵەکانی بۆ چارەسەری کێشەکانی گیان دەڵێ ڕێبەر ئۆجەلان پێشەنگایەتی بۆ دروستکردنی شارستانێتێکی نوێ کرد بە مەشتاوی سیستەمی سەرمایەداری کە بوو بە گۆڕستانی مرۆڤایەتی هەڵوەشان و هەروە پلانگەڕین و دەوڵەتی لە دژی بەڕێوەچوو. هاوکات محەممەد ئەمین پەنجێنیش سیاسەتمەدار دەڵێت دوژمنان هەوڵیاندا بە دەستگیرکردنی ئۆجەلان شۆڕشەکەی کب بکەنەوە بەڵام پێچەوانە بوو وە زیاتر پەرەیسەن. پێشنگایەتی بۆ ئاوەگرین شاردەگەی نوێ کرد. تەبیعی ئەو دەستێوەردانەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ دەستێوەردانێکی ئەتوان بڵێن تاریخیە. بۆیە ڕێبەر ئۆجەلان وەک بیرمەندێکی ئازادی خواز وەک بیرمەندێکی کە دابەژوو بەسەر تەواوی پێکاتەکانی کە مرۆڤایەتی هەیەتی لە ژنەوە بگراتە ئاگاتە کێشە چیناتی و نەتەوەیی و ئاینی و مەسەبیەکان لە زنیەتی ڕێبەر ئۆجەلانە ئەمانە ڕێک خراوە. پیلانگەری نێودەوڵەتی ئەنجام درا دژی بەڕێز ئۆجەلان و سەرۆکی شۆڕشگێڕی شۆڕشی ئازادی خوازی خەڵقی کوردستان بە تایبەتی لە باکوور. ئەو پیلانگەڕیە لە شەخصی عەبدوڵڵا ئۆجەلانە دژی مەسەلەی کورد و دژی شۆڕشی کوردستان بوو. شۆڕشی خەڵقی کوردستانی باکوور بوو بە شۆڕشێکی سەرانسەری هەموو پارچەکانی کوردستان. ئەوەی ژوای کرد کە ڕۆحی شۆڕشگێڕی ڕۆحی ئازادی و سەربەخۆیی بۆ کورد و کوردستان. لەگەڵتان بەردەوامە بین. تەبگەری ئازادی دوای ئەوەی کە دوای نۆڕۆ هاوسەر و کۆندامانی دیکەی تەبگەری ئازادی و ژمارەیەک لە هەوڵاتیان و ئازادی خوازان و ڕۆژنامەپانان ویسیان ڕێپێوانێک هەر بۆ پلانگەڕی یاخود ئیدانەکردنی پلانگەڕی 15 شوبات ئەنجام بدەن، بەڵام لەلایەن هێزانەکانی سلێمانی دەستگیر کران. درنگانێکی شەوی ڕابردوو سەرجەمیان ئازاد کران. دوێنێ دوای نیوەڕۆ بەمبەستی ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان و شەرمەزارکردنی پلانگەڕی سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە شاری سلێمانی بڕیار بوو چالاکیەک بەڕێوە بچێ، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایی شەوانێ ڕێگریان لێکرا و ڕێگە نەدرا کە ڕێپێوانەکە ئەنجام بدرێ و زیاتر لە 20 کەس دەستگیر کرا، لە ناویاندا هاوسەرۆک و ژمارەیەک ئەندامانی تەبگەری ئازادی تێدابوون. بڕیارە ئەم بژارە لەگەڵ حاجی ئازاد هاوسەرۆکی ئەنجومەنی هەرەمی سلێمانی گفتوگۆ بکەین تا ئەو کاتەی حاجی ئازاد
ئامادە دەبێت دەمە ئاماژە بۆ بکەم کە لە ناو دەستگیرکراوەکاندا ژمارێک ڕۆژنامەوانیش بە هەمان شێوە دەستگیر کرابوون کە بەسی ڕۆمانکردنی ڕێپیاوانەکە چبوونە شوێنی کۆبوونەوەکە. حاجی ئازاد هاوسەرۆکی ئەنجومەنی هەرێمی سلێمانی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. کاک حاجی سڵاوت لەبێ، بەیانیت باش، سپاس بۆی کە لەگەڵمانی ئەمڕۆ. سپاس بۆیەوە بەیانی ئێوە و جۆگرانی رادیۆکەتان باش، زۆر سپاس، هیوای سەرکەوتان بەدەخواست. کاک حاجی دەمەوێت پێمان بڵێ دوێنێ بە چ هۆکارێک ئێوە دەستگیر کران و ژمارەتان چەند کەس بوو؟ بەڵێ ئێمە دوێنێ لە سەعات دوودام و کاتی دیاریکراوی ئێمە بوو بۆ چالاکی لە 25 ساڵەی گۆلە کۆمەی نێودەوڵەتی لەسەر ڕێبەری گەلان ڕێبەرۆجالان و ئێمە بچوین بەرەو جێگای چالاکیەکەمان لە سەوڵەکە دەوێت لە ڕێگریان لێکردین بە هێزێکی زۆرەوە و ئێمەیان دەستگیر کرد و ڕێگریان کردەوەی کە ئەو چالاکیە نەکرێت کە چالاکیەکی مەدەنی و دوور لە توندوتیژی و چالاکیەکە لە پێناوی ئەوەی کە بۆ ئازادی ڕێبەرۆجالان و لە هەمان کات شەرمەزارکردن و ڕسواکردنی ئەو گەلە کۆمەی نێودەوڵەتیە کە بەسەر ڕێبەری گەلان ڕێبەرۆجالان سەپێنرا و دەستگیر کرا. لە هەمان کات 25 ساڵ زیندانکردنی مرۆڤێک لە ناو زیندانێکدا و لە گۆشەگیرکردنی بۆ ماوەی 3 ساڵ کە تەجدیدێکی قورسی لەسەر بەڕێوە دەچێت. ئێمە بۆەوە هاتین و دژی هیچ دەسەڵاتی کوردی و لایەن حکومەتی هەرێمی کوردیوانەی ئێمە چالاکیمان ئەنجام نەداوە و چالاکیەکەی ئێمە چالاکیەکی ڕێگە پێدراوە و لە هەمان کاتە ئەو چالاکیە یعنی چالاکیەک نییە کە توندوتیژی لێ بکەوێتەوە. ئێمە داواکاریی ڕەوا هەیە و مرۆڤێک بە سیستەمی دەسەڵاتداری و سیستەمی دەسەڵاتی جیهانی کە یەخسیر کراوە لە ناو زیندانەکە ئێمە داواکاری ئازادی و ڕزگارکردنی ئەو لە هەمان کاتە شەرمەزارکردنی ئەو گەلە کۆمەیە بوو. بەداخەوە هێزەکانی ئاسایشی سلێمانی لە ڕێگریکی زۆر توندیان کرد و لە هەمان کات لە جێگای چالاکیەکە هێزێکی زۆران بڵاو کردبووە و لە هەمان کات ئێمە لە کاتی ڕۆشتنمان بۆ جێگای دیاریکراو بۆ چالاکی لە ڕێگای ئێمەیان گرت. ئێمە نزیکەی تقریبەن 20 کەس گیراین و سیارەی ئۆتۆمبیلی جیهازەکانمان دەست بەسەر کرا و لە هەمان کاتە تۆپێرەکە و لەگەڵ تیمی ڕاگەندکار و کامێرە و ئەوانیان هەموو دەستگیر کرد. لە هەمان کاتە خەڵکی تریشان دەستگیر کردبوو لەوێ کە هاتبوون بۆ چالاکی. بەڕاستی یعنی دوور لە ڕێساو یاساکانی دیموکراتی ئەوان خاستەکەوتیان لەگەڵ ئێمەدا کرد کە نەیان یەشتێمە ئەو چالاکیە بکەین. باشە، ئێوە پێشوەختە مۆڵەتان وەرگرتە بوو کاک حاجی بۆ چالاکیە؟ بڵێ ئێمە مۆڵەت وەرگرتن چی ئاگادارکردنەوەی لە بەرەوەی ئەم چالاکیەک نییە تۆ بڵێ وەڵام من لە دژی دەسەڵات ئەمە چالاکیە کە دژی دەرەوەی دەسەڵات. باشە، وەڵامیان چی بوو؟ وەڵامیان چی بوو پێشەوەی ئێوە بچنە سەر جادا؟ سەرەتا وەڵامیان نەبوو. باشە، ئێمە ئاگادارمان کردن وتمان کارێکی وەهاکەین، بەڵام لە هەمان کاتە ئەوان وەڵامیان نەبوو هەتا ئەو کاتێک کە چالاکیەکەمان هاتچوین بەرەو چالاکیەکە ڕێگریان کرد. ڕاستیا چەند جاری تریش بەو شێوەیە ئێمە هەر ئاگادارکردنەوە ئاگادارمان کردو نەتەوانێت بۆ چالاکی، بەڵام ڕێگری نەکراوە. بەڵام ئەم ڕێگریەکی سیاسی بوو و لە هەمان کاتە. باشە، قەبارەی دوێنێ ئەو چالاکیە زۆر بوو کاک حاجی یاخود تەنیا ئەندام ئەگەر بێت و بیان ئێستاە بەڵێ بەشداربوونێکی زۆر هەبوو لە بەرەوەی بۆ سەرکردەیەکی میربەندێکی گەورەی وەکو ڕێبەرۆجالان خەڵکانی باشووری کوردستان و هەموو لە جیهاندا چالاکی دەکرێت و ئەنجام دەدرێت، بەڵام بەداخەوە لە سێمانی ڕێگریان کردەوە جێگەی نیگەرانی. باشە، تا چەند ئەم ڕێگریانەی کە دەکرێت پەیوەندی بەو لێدوانانەی ئەم دوایی تورکیاوە هەیە بۆ سلێمانی و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە تایبەتی برمان نەچێت لە دوسێ ڕۆژی ڕابردوودا ئەردۆغان لە لێدوانێکدا باسیەوەی کردووە کە چەندین جار هۆشداریان داوە لەبارەی بۆ چوونە نەرێنیەکانی سلێمانی و پیان ڕاگەاندون کە لەو ناوچانە هەندێک پێکاتەی نوێ دەبینن کە بەبەست لەلایەنگرانی ئازادی خوازانە کە پەیوەندی بەم لێدوانانەی تورکیاوە هەیە پێت وایە یاخود نا؟ خۆی لە ڕاستیدا ئێمە گەر بێت و بڵێن پەیوەندی نییە، پەیوەندی هەیە لە هەمان کاتە ئەو دانیشتانی کە
وەزیری بەرگری و لەگەڵ دەستگای هەواڵگری تورکی هاتوونەتە بەغدا و هەولێر بەڵام لە بەغداد زۆر باش وەڵامیان دراوەتەوە کاوان پشتیوانی لەو داگیرکاری دەوڵەتی تورکیان ناکەن لە هەمان کاتا هێزەکانیان بەرداری شەڕی ئەوان نابێت بەڵام لە بەداخەوە یعنی ئەوە خۆی لە خۆیدا ئەردۆغان و هێزەکەی شکستیان خواردووە لە تەنگانەدانەوە لایەنی ئابووری تورکی خراپ بووە ئەوە هۆکارەکەیەتی بە هەڕەشەکردن و ئەوانە دیارە شکستەکانیان زۆرن و لە هەمان کاتا کە هێزەکانی پاراستنی گەل لە شاخەکانی کوردستان زۆر زەربەی کاریگەر و هینیان لێداون لە ڕاستیدا شکستێکی زۆریان خواردووە ئەوەیە دوژمن تەنگاو بووە ئەردۆغان تەنگاو بووە بۆ یەکا بەم شێوەیە ئەو هەڕەشە و گوڕشانەکان بەڵام لە هەڕەشەکانی هیچ تەئسیرێ ناکات لەبەرەوەی بەڕاستیە هەرێمی کوردستان و عێراق سنوورێکی دیاریکراوی خۆی هەیە پێویستە یەکڕێزی گەلەکەمان یەکێتی نەتەوەی گەلی کورد دروست ببێ و ئێستا ڕەوشەکە ڕەوشێکی زۆر هەستیارە دەبێت ئێمە هەموو پشتیوانی لە یەک بکەین نابێ پەردەوازەی دروستکەین بداخەوە بەڵام هۆکارەکەی نازانم یانی لە ڕاستیدا باوەڕ ناکەم ئەو هەڕەشانش تەئسیر بکاتە یەکێتی نیمانی کوردستان بەڵام دانیشتەکانیان جێگەی گومانە کە ئەردۆغان و بنەماڵی بەرزانی لە هەولێر دانیشتون ئەوانە بەڵێن و پەیامیان دابێت پێیان بۆەوەی بەردار بن و ئایا ئەمانی شتۆتنەژێت کاریگەری ئەوانەوە باوەڕ ناکەم لەبەرەوەی هەتا ئێستا یەکی هەڵوێستی یەکێتی باش بووە لە بەرامبەر یەکێتی نەتەوەیی ئەوانە باوەڕ ناکەم تاثیراتی هەبووە بەڵام هۆکارەکە لایەنی ئابووری و لایەنی کردنەوەی فڕۆکەخانەیە من بە بۆچوونی من فڕۆکەخانەی سلێمانیان بەلاوە گرنگە کە بکرێتەوە ئەوە هۆکاری سەرەکی ئەبینم بەڵام شکستەکانی ئەردۆغان و لە داڕمانی ئابووری تورکیا هۆکارێکی سەرەکی ئەو هەڕەشە گوڕشانەیە کە ئەمڕۆ ئەردۆغان و دار و دەستەکەی کەوتونەتە ناو گێژاوێکەوە کە دەربازبوونیان ناڕەحەتە و ناتوانن بە ئاسانی لێ دەرباز بن و تورکیاش گەلانی تورکیا و خەڵکی تورکیا بەڕاستی خۆ تورکیا چەند نەتەوەی تێدایە بێزاریان هەیە بەرامبەر بە سیاسەتەکانی ئەردۆغان و لایەنی ئابووری شەوانێک کە بە شێوەیەکی زۆر کاریگەر تەئسیراتی لەسەر کاریگەری کردووە لەسەر کۆمەڵگای تورکی و ژیانیانی تێکدا. باشە کاک حاجی دەمەوێت پێم بڵێ کە باست لەوە کرد پێویستمان ئێمە بە یەکڕیزی ناوماڵی کوردی هەیە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە لەسەر پلانگەری 15 شوبات قسەم کردو زۆر باسەوا کرێ هیچ کات کورد بە قەرێسە یەکگرتوو نەبووە بەڵام منیشەی بینم هیچ کات بەقەدەر ئێستا کورد پارچە پارچە نەبووە. من ئاماژەم بەوە نەداوتم یەکگرتنی کورد ضروریەتە پێویستە لە ڕاستیدا ئێستا بەڕاستی لە باشووری کوردستان و حیزبەکانی تر ئێستا لە کۆنگرەی نەتەوەی داواکاری هەیە بۆ یەکڕیزی لە ساڵی 2013 و هەنگاوێکی باش نرا بۆ ئەوەی کە کۆنگرەی نەتەوەی دروست بکرێت و لەژێر یەک بڕیار و یەک سەرکردایەتیدا گەلی کورد بتوانن مافەکانی خۆیان بپارێزن بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە لە دانیشتەکانیان تێکدا و نوێنەری تورکیا و ئێرانیان هێنایە ناو دانوستانەکان و ناو کۆبوونەوەکانیان ئەمە خۆی لە خۆیدا هەڵەیەکی گەورە بوو و تۆ دوژمنەکەی خۆت دێنی لە ناو گفتوگۆکانت دیالۆگەکان تا بەشدار بێت حتمما ڕێگە نادەن کە شتێکی وا ڕوو بدات بەڵام ناوماڵی کوردی پەرتەوازەی هەیە بەڵام هێزێکیش هەیە کە ئەمڕۆ جێگەی دڵخۆشیە هێزیەکی تۆکما پاراستنی کەرامەتی گەلەکەمان و خاک و نیشتمانی گەلەکەمان دەکات ئەمە و لایەنی ئەوەی کە بنکەی جەماوەری ئەو حیزبانەیش ڕاستیدا گرێدراوی دوژمنان نین و خەڵکانێکی وڵات پارێز و خەڵکێکن گرێدراوی بەرژەوەندەکانی گەلی کوردن و پاراستنی یەکڕیزی گەلی کورد دەکەن و داواکاری دەکەن بەڵام ئەوەیە لە ڕاستیدا سەرکردایەتی کوردەکە تا ئێستا نەیانتوانیەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ڕێگریەکی تەواو دەکات لە بەرامبەر ئەوەی کە گەلی کورد یەکڕیز بێت چونکە ڕاستیدا
یەکریزی گەلی کورد لە بەرژەوەندی بنەماڵی بەرزانیدانە چونکە تا ئێستا ئەوەی دەبینین ئەوان پاراستنی خۆیان و بنەماڵەکان دەکەن باشیان بەوە نییە چەندجار ئاماژیان بۆ باشە کاک حاجی ئێوە کوتەبگەری ئازادی هەوڵتانداوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە دانیشتن کەن لێک تێگەیشتنتان هەبێ زۆر هەوڵ درراوە هەر ئێمە هەموو لایەنەکانی تر کەنەکە چەندجار داوایان کردو بەشداری کۆنگرەی نەتەوەیی بن بە تایبەتی لە کاتی 100 ساڵەی لۆزاندا ویستیان لەوێ بەشدار بن بەڵام ئەوان هەر ئامادەکیان نییە لەبەرەوەی کە ئەوان گرێدراون بە دەوڵەتی تورکیا و دەوڵەتی تورکیاش هەر کوردێک لە هەر جێگایك ببینێت بە دوژمنی خۆی دەبینێت ئەوان ناتوانن لەبەر ئەوەی ئەوان بە بەرژەوەندی ئابوووریەکانیان و ئابووری و کە پێداویستەکانی ئەوان لە تورکیاوە دامین دەکرێت بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە زۆر یعنی ڕاستی گەلی باشووری کوردستان خەڵکی ئێمە بێزارن و دەبینن ئەوانە خیانەتە و بڕۆ لە کاتێکە کە بابەتێکدا دەبەزێت خەڵکی کۆمینتەکان دەنووسێت و خەڵک ناڕەزایەتی دەردەبرێت هەموو ئەوانە دیاریەکان عنی ئەوە پیشانەدات کە گەلی ئێمە گەلێکی وشیارە و لە هەمان کاتە دژی هەموو خیانەت و خیانەتکاریەک و خۆفرۆشیەکە بەداخەوە ئێمە تا ئێستا هۆکارە سەرچیەکەی گەلی کوردەوە بووە کە یەکریز نەبووین ئەوەی کە کراوە شەڕی برا کوردی و شەڕی کورد بە کورد زەربەی لە گەلی کورداوە ئەوەندە دوژمن دەیتوانیوە زیانی پێ بگەێنی باشە ئێوە وەکو ئەنجومەنی هەرێمی سلێمانی تەبگەری ئازادی هیچ لە بەرنامەتانە هەیە بەتایبەتی لە دوام ڕووداوی دوێنەوە لەگەڵ لایەنەکانی بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا گفتوگۆتان هەبێت و بەڕوونی بە وردی لە مەسەلەیە تێبگەن کە ئەم فشارانە یەکێتی نیشتیمانی کوردستان کە قۆڵی کردێتەوە بەتایبەتی بۆ سەر ئازادی خوازان بۆ سەر لایەنگران و ئەندامانی پەکەکە هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیدا ئەوان بۆ سەر پەکە نییە بۆ سەر ئێمەیە بۆ ئەو فشارانە بۆ سەر تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانە ئێمە وەکو چاوێکی دوژمنکارانە سەیری ئەوان ناکەین ئێمە هەموو کوردێک بە برای خۆمان دەزانین و لە هەمان کاتا دەبینین ئەوانە لە هەڵەیەکە وەکو ئەوە کە کەسێک هەڵەکەی کردبێت تۆ لێبوردن دەبێت لە هەمان کاتا ئێمە لە بەرامبەر پلانگێڕی نێودەوڵەتیدا بەردەوام دەبین و سوورین لەسەر ئەوەی هەتا ئازادی دەستەی ڕێبەرۆجالان ئێمە دەستبەرداری چالاکیەکانمان نابین و هەمان کاتە چالاکی خۆمان بەردەوام دەکەین بە هەر شێوەیەک بێت ئەمان گرنمان گرن چی دەبێت با ببێت بەڵام ئێمە دەستبەرداری ئەوە نابین بۆ لە پێناوی ئازادی ڕێبەرێکی مرۆڤایەتی و بیرمەندێکی گەورەی وەکو ڕێبەرۆجالان کە بە فکر و ئایدیایەکی تازە و نوێوە بۆ ئازادی گەلەکەی و 25 ساڵ قوربانی بە ژیانی خۆی داوە لە ناو زیندانە بەرخۆدان دەکات و 3 ساڵی تەواوە ئەوە نزیکی 3 ساڵ دەبێتوانێ لە گۆشەگیریەکی توندایە ئەو گۆشەگیریە بەڕاستی زۆربەی خەڵکی وڵات پارێز و خەڵکانی شۆڕژێری دڵتەنگ و ناڕەحەت کردووە و لە هەمان کاتە ئێمە دەمانەوێت بە زووترین کات هەواڵی تەندروستی ڕێبەرایەتی بزانین و لە هەمان کاتە بۆ ئازادی ئەو بەردەوامی بە تێکۆشان دەدەین و لە هەمان کاتە پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو ئەحزابێکی کوردیە وەکو پەیوەندیەکی دژمنکارانە ئێمە ناکەین ینی وەکو ئەوەی کە بە چاوێکی دژمنکارانە سەیری ئەو پەیوەندیانە بکەین ئێمە دەڵێن برایەکە و هەڵەی کردووە پێویستە سەرڕاستی ئەو هەڵەیە بکەینەوە یان بڕیارەکە چۆن چەند کەسێک دابێت یان سەرکردایەتی یەکێتی ئاگای لێنەبوو بێ ئەمانە هەموو بۆ ئێمە دەبێتە خاڵی ئەوەی کە جارێکی تر بەردەوامی بە پەیوەندیەکان بدەین و لە هەمان کاتیشە بۆ پس پەیوەندی زیاتر درێژە بە چالاکیەکان بدەین تا ئازادی دەستەی ڕێبەرۆجان. باشە لە دوای 25 ساڵ لە پلانگێڕی نێودەوڵەتی سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان پێ دوایە چ گۆڕانکاریەک ڕوودەدات کاک حاجی؟ ڕاستی بەری خۆر بە بێژنگ ناگیرێت ئەوە ئازادی گەلی کورد و ئازادی ڕێبەرۆجالان دەبێت مسۆکەر بکرێت و لە هەمان کاتە وەکو مافی هیوا بۆ کەسێک کە تەمەنی لە 70 ساڵ تێدەپەڕێت و 25 ساڵ لە زیندان ماوەتەوە پێویستە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوەیە گرتوەکان بێنە سەرخەت و CPT بۆ ئازادی ڕێبەرۆجالان ئێمە دەبینین
خۆری ئازادی گەلی کورد هەڵدێت و لە هەمان کاتان ئازادی گەلی کورد نزیکە پێویستمان بەوە هەیە بە بەرخۆدان و بە بەردەوامیدان بە تێکۆشان هەیە و باوەڕشمان هەیە کە ڕێبەرەوە جانان وەکو کلیدی چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین و کێشەکانی گەلی کورد کە بۆ ئازادی گەلەکەمان ئەو وەکو مخاطب دەبینین و لە هەمان کاتە وەکو چارەسەریە کە هەبێت بە ئازادی ڕێبەرەوە جالان و بە ڕێبەری گەلەکەمان ڕێبەرەوە جالانەوە هەیە چونکە لە ڕاستیدا ئەوەی کە تا ئێستا شۆڕش و تێکۆشان کراوە بۆ ماوەیەکی کەم یان ئەوە تا لە دەستی داگیرکەرانە بەکار هاتووە شۆڕشەکە لە ماوەی 25 ساڵە یان 20 ساڵە 25 ساڵە کۆتایی پێ هاتووە سەرکردەکانە لە سێدارەداوە بەڵام بە فیداکاری ڕۆڵەکانی گەلەکەمان ئەو شەهیدە مەزنانەی کە گیانی خۆیان فیدا کرد و خۆیان کردە تۆپەڵی ئاگر و پەرژینێکی ئاگرینە دەوری ڕێبەرایەتی و لە هەمان کاتا ئەو گەریلانەی سەری چیا کە فیداکارانە تێکۆشان دەکەن و لە هەمان کاتە شەهیدە سەربەرزەکان و باڵباتە سەربەرزەکانیان کە گیانی خۆیان فیدا کردووە ئەمانە دەبینە ئەوەی بە هێزێکی کاریگەر بەتا ئازادی ڕێبەرەوە جالان و هەتا گۆڕانکاری سەرتاسەری ئێمە بەردەوامی بە تێکۆشان بدەین و ئازادیش هەڵمەتێکی گشتگیر لە سەرانسەری ئەوروپا و لە باکووری کوردستان لە ڕۆژاوە دەستی پێ کردووە بەڵام بۆ باشووری کوردستان لەم هەڵمەتە بێبەش بوو بۆ ئازادی ڕێبەرەوە جەلان مەبەسمە هەڵمەتێکی گشتگیر دەستی پێ کردووە بۆ ئازادی ڕێبەرەوە جەلان لە سەرانسەری ئەوروپاوە چالاکی بەڕێوە دەچێت سبەینە گەورەترین ڕێپێوانە لە کۆڵن و ماوەی 14-15 ڕۆژی شەبێ کە لە باکووری کوردستان بە هەمان شێوە ڕێپێوانی ئازادی و چارەسەری پرسی کورد بەڕێوە دەچوو زۆربەی شارەکان گەڕان ژمارەێک لە چالاکوان و ڕۆژنامەوان و سیاسەتمەداران دڵنیام لەوەی کە جەنابیشت ئاگادەیەتی بۆچی باشووری کوردستان سەرباری کۆمیتەی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان کۆمیتەی شەیدان بوونی تەفگەری ئازادی لەوێ نەیتوانیوە هەڵمەتێکی ینی دەنگی خۆی بخاتە پاڵ ئەم هەڵمەتە هەر پەیوەندی بەم ڕێگریانەوە هەیە لە سەرەتایی هەڵمەتەکەدا ئێمەش هەموو دەستمان پێ کرد لە لێدوانێکی گشتگیر کە کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر و کەسایەتی و لەگەڵ ڕێکخراوەکان و ئەوانە بەشدار بوون لە پارکی ئازادی و لە هەمان کاتدا سیمینار بەڕێوەچوو لە هەمان کات مانگرتن لە سێمانی لە یادی 25 ساڵەی گەلە کۆمەی نێودەوڵەتی و شەرمەزادکردنی مانگرتن بەڕێوەچوو بۆ باوەی یەک ڕۆژ بەڵێ بڕیار بوو کە ئێمە چالاکیەکی ڕێپێوان لە دژی ئەو گەلە کۆمەیە بەڕێوەبەرین و ئێمە ئەوەی کە بتوانین هەموو کارێک ئەنجام بدەین تا ئازادی ڕێبەرەوە جالان لە ڕاستیدا لە باشووری کوردستان ڕێگرەکان زۆرن و ئەوەی کە دەبینین بەداخەوە کە حکوومەتێکی بەناو کوردی و خۆماڵی هەیە بەڵام ڕێگرەکان زۆرن لە بەردەم ئەو ڕێباز و ڕێگایی کە ڕێبەرایەتی بۆ ئێمەی داناوە و شۆڕشی گەلەکەمان لە باشووری کوردستان بەڕاستی وەکەوەی کە ئێمە وەک تەبگەری ئازادی و کۆمەڵێک لایەنی تر بەرەی گەل ئەوانە ڕێگرەکان زۆرن و لە ڕاستیدا فشارەکان بۆ سەر باشووری کوردستان زۆرن بەڕاستی گەلی باشووری کوردستان هەموو ساڵی نەوەتەکان هین ساڵی 98 کە کاتێک ڕێبەرەوە جالان یەخسیر کرا بینیمان بە چی شێوەیەک خەڵک هاتە سەر شەقام و دەنگێکی گەورە و ناڕزایەتێکی زۆر بەڕێوە چوو لە بەرامبەر ئەو گەلە کۆمەیە بەداخەوە گەلی باشووری کوردستان لە چوارچێوەی شەڕی تایبەتدا تأثیراتی کردووە ئێمەش ئامادەین بەڵام پێ دوانیە بارودۆخی ئەو کاتە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵاتی و لەگەڵ ئێستا جیاوازێکی زۆری هەیە کاک حاجی ڕاستە جیاوازەکە زۆرە ئەو کاتە گەلی باشووری کوردستان بەداخەوە بێهیوا نەکرابوو و ئێستا گەلی باشووری کوردستان بە خۆبەڕێوەبەری بەڵێن بە حکوومەتی کوردی و خۆماڵی بەڵێ بەڵێ کاک حاجی خۆماڵی وەها دێکراوە خەڵک بێهیوا کراوە ئەوەندەی کە ئێستا دەبینین بەرامبەر بە دوژمنەکان و بەرامبەر بە داگیرکەر و بە بکوژەکانی خۆمان
وەفادارین بۆ گەلەکەی خۆمانوانین هۆکارەکەش ئەو کردەوە خراپانەی گەلی دەسەڵاتی کوردیە و لە هەمان کاتا کە خزمەت بە گەلەکەمان نەکراوە و بەرژەوەندی تایبەتی خۆیان پێش بەرژەوەندی گەل ڕەچاو دەکەن ئەوانە هەمووی کاریگەری زۆری کردوتە سەر کۆمەلگا ئەوە ڕاستە ئەوەی کە لە ساڵی 98 بەو شێوەیە شەڕی تایبەت و سیستەمی کاپیتالیزم لە باشووری کوردستان جێگەی خۆی نەگرتبوو ئێستا زیاتر ئەو شەڕە تایبەتە کە کەناڵەکانی ڕاگەیاندن کۆمەڵێک کەناڵی تایبەت دانراون بە فلیمی تورکی و بە ژەهر ڕشنە ناو فکر و ئایدیای فکر و بیرکردنەوەی کۆمەلگای کوردی و مێشکی کوردی گەلەکەمان تقریبا وەکەوە سەر لێ شێواو کراوە یانەوە تا بێهیوا کراوە دەبینین کە بابەتی ڕیکلام و جوانکاری و ئەو بابەتانە زۆر گرنگی پێدەدرێت ئەمانە هەموو لەو بوارانەتدا بەداخەوە کە گەلی ئێمە گەلێکی جوان و سروشتی بووە ئێستا خەریکە وەهای دێگێت بەرەو ئەوەی کە بۆ خۆپەرستی و بەرژەوەندی تاکە کەسی هەموو شتێک یعنی ئەوەی کە برا لە برای خۆی نەپرسێ دەمانە کاریگەری تەواویان هەیە و ئێمە بێهیوانین وەکەوەی کە لە تەبگەری ئازادی کۆمەلگەی کوردستان هیواکانمان گەورن و باوەڕمان بەوە هەیە سەر دەکەین. باشە ئەتوانم بە ناوی زۆرێک لە ئەمە با دوا پرس بێ بۆ جەنابەت بەڵام ئەگەر هەوڵ بی وەڵامێکی کورتم بدەیتەوە سوپاس دەکەم. هیواکانی تەبگەری ئازادی گەورن بەڵام باس لە کاری بچووکیان نەکرێت. هۆکاری چییە؟ دەستان گیراوە ڕێگەتان پێنادرێ یاخود توانای تەبگەری ئازادی لە ڕووی کردداریەوە هەرەوەندەیە لە باشووری کوردستان مەبەسمە؟ ڕاستی فشارەکان بۆ سەر ئێمە زۆر زۆرن وەک تەبگەری ئازادی و دەرگا ئاوەڵایە بۆ ئیخوانی و سەلەفیەکان ئەوانە و دەعم دەکرێن لەلایەن دەرەوە ئێمە فشارەکان فشاری بەس ناوخۆیی نییە فشارەکان ساری دەرەکی و نێودەوڵەتی شەیە لەسەر تەبگەری ئازادی و دەبینین ئەوانەی کە ئێمە کار دەکەین ڕۆژانە هەر فترە و بە ناوی بیانووی شتێکدا چەند هەواڵی ئێمە دەست بەسەر دەکرێن و ڕێگری دەکرێن و بە سەرمانەوانێ کاری سیخوڕی دەکرێت ئەمانە هەر هەموو لەسەر ئەوەوانێ تاثیراتی هەیە بەڵام وەکەوەی کە ئێمە لە ناو گەلداین گەل هیوایەکی زۆری هەیە و خەڵکی ئێمە خەڵکێکی بە ئەمە وڵات پارێزە و هاوکاری ئێمەشن چونکە ئێمە هەموو کاتێک دەبینین و دەچینە لای خەڵک و سەردانی خەڵک دەکەین و لە ناو گەلداین ئەوەی کە لە دەرەوە دەبینێت بەو شێوەیە نیە گەل چاوەڕوانی ئەوەیە کە بزانێت چێ ڕاستی دروستی لای چێە پشتیوانی لەو دەکەن. دنیایەک سوپاس. حاجی ئازاد هاوسەرۆکی ئەنجومەنی هەرێمی سلێمانی سپاس بۆ بەڕێزت کەمڕۆ لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس بۆ ئێوە و بۆ جۆگرانی ئازیز. سپاس بەش بەڕێزان تام کاتەبی سەرمان بوون بمێنن بەخێر.